بە پێی فەرمانی جەنابی دیوکلێتیانوس تەواوی گەورەکان و ڕاوێژکاران بۆ بیستنی قسەکانی جەنابتان وەدانی هەواڵ ئامادەن. پێش قراوڵان هەواڵیان هێناوەکە فیلادلفیا بەم زوانە شایەتی گەورەترین کاروانی پارێزەران و گاردی ئیمپراتۆری دەبێت. تەواوی گەورەکانی نظامی و گەورەکانی شار دەبێ بۆ پێشوازی ئامادە بن. ئایا دەرکەوتووە کە لە چ شوێنەکەەوە بۆ ناو شاردین؟ بەڵێ جۆلیۆس، کاروانی ئیمپراتۆری گەورەی ڕۆم لە ڕێگای ئەنجلۆسەوە بەرەو فیلادلفیا لە حاڵی هاتندایە و بەم زوانە دەگات. درود بۆ ژۆپێتەر کە شانازێکی وەها گەورەی بە ئێمە بەخشیوە. خاوەن شکۆ، شار ئامادەی پێشوازی لە ئیمپراتورە. جەنابی دیۆکلێتیانوس، فەرمانەکانی ئێوە بێکەم و کۆڕی جێبەجێ کراون. یانی من دڵنیابم کە لە کاتی هاتن و تێپەڕینی خاوەنشکۆ ئیمپراتوردا و سەقامگیر بوونیان هیچ ڕووداوێک لە شاردا ناقەومێ؟ باڵێ خاوەنشکۆ، هەروە کە فەرمانتاندا بوو تەواوی سەربزێوان و کوفاری مەسیحی بەدەستی سەربازانی ئێمە بەدیل گیراون. جەنابتان ئاسوودە بن بۆ پەڕیشانە زیێوە دەڵێن کە مۆبەلەغی ئەوانیشم لە خاج داوە. وارستا ئامادەی پێشوازی لە ئەمپراتوری. شان و شکۆی ئاپۆلۆن کوڕی توانای ژۆپێتەر ئەمڕۆ خۆی دەنوێنێ کەوایە ئەمڕۆ لە بەرابەر ئیمپراتوردا چۆکدا دەنێن و سەرمان لە ڕێگایدا بەخت دەکەین. ئیزنی ڕۆشتنمان دەوێت بۆ پێشەوازی. ڕۆژێکی یەکجار گەورەیە. من هەموو کات وتومە ئەمپراتوری شمشێر ڕای دەگرێت، نەک خۆداکە. قسەی زۆر سەی لە جەنابی جولیۆس دەبیستم. بێهەڵا قسەکەم ڕاستکەمەوە. خوداکان ئەمپراتوری ڕادەگرن و ئێمە بە شمشێر خوداکان. ڕاوەستن ئەو دنیا کامەیانە ئەوەی کە خاچەکەی لە پێش هەموویانە. سروشتی گەورەکان وایە کە لە پێشەوە ڕاوەستن گەورەکان هەموو کاتوان لە پێشەوە حەقیان هەرەبێ. ئەمپراتور دەبێت تەواوی ئەم مشکانە لە نیشتمانی ڕۆمدا لەناوبەریت. بە بڕوای من سووتاندن بۆ ئەمانە زۆر سزادانێکی باشترە. نا، وانە ئەو ئازارە کە لەسەر خاچ دەیبینن زۆر زیاترە. نا، ئەوانە یارانی تۆن خوایە کەی نەجاتیان دەدەی کەی ڕزگار دەبن. زەوی شیاویەوەی نەبووە کە لە سەری جانت بکێشن. ئاسمان تۆی لە هەمێز گرتووە. سەیرە چەندە سەربارز ڕاوەستاوی. سوێن بە گەورەمان مەسیح کە سەزای ئیمپراتور
زۆر سەختتر لە سزای پێکەری خوداکانە. نەمان بۆ ئیمپراتور کە ئەو نەهاتنی بۆ ئێرە شوم بوو. خدایە تاکەی دۆستانی ئێمە ئەوەندە زۆر لێکرا و دەربەدەر بن. ئەم هەموو جەزرەبەیە ئەوانە بۆچی قبوڵی دەکەن؟ ئەمانە لە دەسەڵاتی ئیمپراتوری ڕۆم غافڵن. بێگومان هاوینەکانیان بێدێتنی ئەمانەی دی ناوێرن هەرگیز سەر هەڵدان. چەند ڕۆژێ قەلوداڵەکان خۆراکی باشیان دەبێ تێبکۆشن جێژن و خۆشیەکان لێ تێک نەدەن. بەسەر چاو خاوەنشکۆ فەرمانەکانتان هەموو جێبەجێ دەکرێت. من باڵێنیتان پێ دەدەم خاوەنشکۆ دڵنیا بن. وەڕێکەوەن. تونتر بڕۆن.
درود لە خاوەنشکۆ ئەمپراتۆر هادریانوس جێگری خوداکەن لە ڕووی زەوی. درودی جوپیتەر لە ئەمپراتۆر هادریانوس هەربەن ڕەوای نیوەیەک لە جیهان و ئەمپراتوری گەورە و بەربڵاوی سەرزەوینی ڕووم. درود لە خودای خەڵکی ڕۆم و فەرماندەی تەواوی لەشکرەکانی بەهێزی ئەمپراتوری. جێگایکی خراپن نییە دیۆکلا نابێ خراپی ڕابێری لە لەتوی ئەوەیە قوربان لەگەڵ یا زۆر دۆستی هەر وایە لە سەردەمی تراژاندا ئەوەیەکی لە ئەفسەرانی دێهاتووی لەشکر بوو جارێکی گیانی منی نەجاتدا کەوایە مەیلی ئێوە بۆ هاتن بۆ فیلادلفیا لە خۆڕایی نەبووە. ئەمە لە بچوو پەروەرەی جەنابی ئەمپراتورە ئەگەنا من لەکوێ و نەجاتی گیانی خاوەنی خۆم لەکوێ قوربان. تۆ لێرەدا زمانبازی و قسەکردنی چاک فێر بووی ئەوەش لە دوتوی ئەوەیە ئەگەنا من لەکوێ قسەکردن لەکوێ قوربان. نەخێر بێژێریشی توانایی با بزانم جەنابی ئەمپراتۆر و خاتۆن لە سەفەر ماندوو بوونە یەکای پشودانیان لەولایە. ئەسەڵاتی ئێمە لە سووریادا هیچ کات بەڕادەی شام نییە قوربان. هیوادارم کە سبەینی ڕاوگەکانی جوانی فیلادلفیا بەدڵی حەزرەتی ئەمپراتۆر بێت قوربان. وا بزانم تۆ چەند ساڵەکە ناچوویتە ڕۆم دیۆکلا لێلای کۆتەوە بیر لە چی دەکەیەوە؟ ئێمە زیاتر خەریکی پەرەپێدانی وڵات بووین تا پشودانی خۆمان. تازە دەرباری منیش لەگەڵ دەرباری تراژان تۆفیری زۆری هەیە. فەرموون قوربان. میوانەکان بۆ دیوەکانیان ڕێنمونی بکەن. ئەوەتی ئەمە ئاسایشیەوەیە قوربان. نا جێگایکی خراپ نییە. فەرموون قوربان. نازانم ئەمڕۆ من ئەوەندە بۆ هەناسم سوارە. ڕۆژێکی سەخت بوو. سەیری ئەم هەژارانە بکە. ئێوە بۆ لێرە ڕاوەستاون چاوەڕوانین گەورە. چاوەڕوانی کێ؟ نازانین. ئیزنمان هەیە دانیشین؟
بەڵێ ئێزنتان هەیە دانیشن. بڕۆ گالووس. گالووس نایگرە بزانم. ئەمانە بۆ کوێ بن؟ بۆ نێو قەپەس شێرەکان و کەیفخۆشی ئیمپراتۆری گەورە. وەرەمێش لە ئامفیتەئاتردا چاو لە مردنی دانەدانەی ئەوان دەکەین. چوزانی چ دەبێت؟ ڕەنگە ئیمپراتۆر هیچ کات دەرفەتی ئیمکاری بۆ هەمەکەن. هێ بڕۆ گالووس. بەتە چاو.
مارتینوس بێ یارمەتیم دەبیخین چ قەوماگە چۆن دەتوانین بەم کارە ساتە بڕوا بکەین ئاخر ئەی لەعنەت لە ئێوەی بێشەرم گەل کە بێشەرمانە دەستڕێژیدان کردووەتە سەر هەریمی خوداکان خدایانی گەورە لە ئێمە تووڕە دەبن مەڵبەندی فیلادلفیا دەبرۆت و نادەکەن سیرکەن چۆن پێیکەری خوداکانی ئێمەیان تیکە تیکە کردووە سیرکەن لە بێشەرمیە خوداکان ئاور بەسەرمانە دەبارێنێ پەنادە بەمە جوپیتێر پەنادە بەمە ئاپۆلۆن خاوەنشکۆ وەرن بزانن وەرن بیبینن پەیکەری خوداکانی ئێمەیان چۆن شکاندووە خاوەنشکۆ کەی ئەمە قەوماوە دوێنە شەو خاتوونی من نازانم ئەم ناپیاوانە چۆن یان وێراوە بە خوداکان بڵێن کە هەرێمی خوان بپارێزن یانی چی بڕۆن پێیان بڵێن ئەمە چ کاروبارێکە ئەمە چییە بڕۆن پێیان بڵێن بەسەر چاو بەڵێ عجب خدا گەلێ کەوایە ئێمە لەم شارەدا خوددا پەرەزگەری نەترسیشمان هەیە کە ئەوان نانەسین بڕۆ گالووس بەسەر چاو قوربان بڕوا پێکردن سەختە خاوەن شکۆ جۆلیۆس کەسانێکە ناسرا و نیوەش و هێرشیان کردو سەر مەعبەد و تەواوی پەیکەری خوداکانیان شکاندووە دەکاری چی بووە هیچ کەس نازانێ ئەگەر ئەو شێت ببێ حەقیەتی ئەی ژوپیتەری توانە ئەی ژوپیتەری توانای بەهێز کە باقی خوداکان تو ئەگەر ئەم هەواڵە بە ئیمپراتۆر بکاتەوە هاوار بە ماڵمان پەیکەری تۆ و باقی خوداکانیان شکاندەوە لێرەدا چ باسە خاوەنشکۆ ڕووداوێکی پیس خۆماوە چی بووە هەر ئێستا زانیمان کە پەیکەری خوداکانیان لە بڕی لە مەعبەدەکاندا شکاندووە کەی شەوی ڕابردوو جارێ باسی مەسەلەیە مەکەن ئیمپراتۆر نابێت لە شڵەجاوی فیلادلفیا ئاگادار ببێ بەبێ دەنگ دوای مەسەلەکە بگرە بەسەر بیستومە کە جەنابی ئیمپراتۆر نێچیری خوێن لە مەودای دوورەوە دەپێکەن نەچیرکردن گرنگ نییە
دەبێ وریابی نەچێت نەکەن برای کەس نەچیر دەکەن بۆ برای کەسیش دەبنە نەچیر من وا دەزانم کە تۆ زۆرتر لەمانە دەبێ ئاگات لە کاروباری حکوومەت بێت جەنابی دیۆکلێتیانوس ئەگەینا بە جێگای نەچیرکردن خۆت دەبێتە نەچیر جنابی ئیمپراتۆر شتێکیان ویستۆ کە من بێ ئاگام تەنیا ویستم وریایت پێ بدەم کە ئاگات لە دەرباریەکان و دەوروبەری خۆت بێ گەورەترین گرفتی ئێمە لە ڕۆمدا بربەرەکانی لەگەڵ پێڕەوانی ئەم دینە تازەیە ئەگەر جنابی ئیمپراتۆر گومانیان لێ کەسێک هەیە تەنیا ئاماژەیەک بەسەر دیسانەوە دەڵێم من تەنیا وریاییمدا دەزانی ئەگەر یەک کەس تەنیا یەک کەس لە ڕوومیەکانی سەر بە ئیمپراتۆر باسی ئەو پێغەمبەرە ناسریە بکات چ کارە ساتێک دەقەومێ یعنی ئەو لە مەسلەی ماکسیمیلیان و خاتونی هێلێنا ئاگادارە؟ ئەگەر بێت و خدا یارمەتیمان بدات بە بەڕێوچینی گەڵاڵە ئێمە ئەوەی دەیزانێت لە بیری دەچێتەوە دەستخۆش جنابی ئیمپراتۆر دەستخۆش خاوەن شکۆنە چیرێکی دیکە ئیمپراتۆر بەتەنیا مەهێڵنەوە چی؟ چیەوە؟ نازانم. لێرەدا چ باسە؟ خاوەن شکۆ ئەمە قەرەوڵی ڕاوگەیە بە تیر پێکیاویانە. لەبەر چی مەحتەلن؟ ڕەنگە کەسێ پەلاماری ئیمپراتۆر بدات. بڕۆنە دوای تیر هاوێژدا.
سەربازی چارە ڕەش ئەتۆش بووی بە فیدای ئیمپراتور